ڕاکان جوبوری ئەمڕۆ کە تەنها ئەندامی ئەنجومەنی پارێزگار کاکووکە سبەینێکە ئەمڕۆ دوای ئەوەی سوێندی یاسایی خوارد کۆتایی پێهات بۆ لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان کە پەسەند کرا قانونەن ناوبراو ئەبێ کاری ئەوە بوو بێت تەصریف ئەعمال بێ و ئێمە ئەو کتاب و نووسراوەمان لەلایە کە لە ئەنجومەنی وەزیران هاتووە کە ئەڵێ کاری هەموو پارێزگاکان تەنها تەصریف ئەعمالە باشە بەڵام ئەمڕۆ کە سوێندی یاسایی خوارد و سبەینێ دەبێ سەرپەرشتی کۆبوونەوەی ئەنجومەنەکە بکات لە بەرەوەی بەتەمەنترین ئەندامە ناکرێت کاری ئیداری و تەنفیزی لەگەڵ تشریعیات تێکەڵکرێت ناگونجێت بەڵام هەمیشە بەداخەوە ئێڵێم کارە سیاسیەکان جاری وایە پێشببینی دایان شتی لێ ئەکرێ وەک لە هەندێک پارێزگارەکان جاری وا هەیە ئەمە ئەس پەسەند دەکرێویانە ئەکەوێتە سەر ئەوەی کە بە زووترین کات ئێمە هەوڵی ئەوە بدەین پارێزگارێک دابنین بەڵام لە ڕووی قانونیەوە هەردوو دەسەڵاتەکەی نییە نیەتی ناکرێت تۆ کە پەسەندت کرد ئەمڕۆ کە سوێندی یاساییت خوارد سبەینێت تۆ مباشەرەکەتە واتە تۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی قانونەن ئەبێ چێ بێتە جێگەی ئەگەر خۆی محافظ بواە وکالەت نەبوایە ئەبێ جێگرەکەی بەهاتایە جێگیری نیە چکە ئەسڵن خۆی جێگەر و چۆتە ئەو جێگایە وەکالەتش بووە کەواتە بەپی یاساکە ئەچێتە لای چییە قایمقامی مەرکەز قایمقامی مەرکەز ئێمە لەم کەرکووکە بە هەمان شێوە وەکالەتە باشە ئەبێ بچێتە لای یەکێک لە قایمقامەکانی کەوا ئەساڵەتەن واتە قایمقامەکان یا حەویجە یاخود داقۆ یاخود پێم وایە دوو بزش وکالەتە یا نازان پەسەند کراوە زۆر نابێت کە دانراوە ئەوەی حەویجە بڵێ ئەیتر یەکێک لەمانە بەڵام لەبەرەوەی من دووبارە ئەڵێم ئێرە هەموو چاوەڕوانێکی ئیتیفاقاتی سیاسی لێ ئەکرێ کار ئێستا زیاتر لەسەر ئەوە ئەکرێتن کە بە زووترین کات سەرۆکی ئەنجومەن و پارێزگاری کەرکووک یەکلا بکرێتەوە کە ئێمە ئومێدمان وایە لە ئایندەیەکی زووە فعلەن یەکلا بکرێتەوە و ئەم حاڵەتانەش بە خۆت دەزانی لە پەرلەمانی عێراقیش ڕوویدا ڕاستە هەندێک کات ئەگەر بێتە سەر ئەوە ئەبێ پەرلەمانی عێراقش بەبێ هین نەمایە سەرۆکی پەرلەمان نەماوە و بە خۆشتان دەزان معادلە سنیەکە چۆنە معادلە شیعەکە چۆنە تەسیراتی نێودەوڵەتی و ئیقلیمیشش بە باسەکەم ئەمە ئەکەوێتە کۆمەڵێ ئەگەرەوە کە ئەو ئەگەرانە سبەینێ هەنگاوی یەکەمە ئەو هەنگاوی کە شەڕی جددیمان بۆی کرد کە کوچەکان جارێکی کە سەلمانیانەوە دڵسۆزی خۆیان بە هەموو تێبینیەکانیان ئەم شارەیان هەمیشە سەوز کردوتەوە بە هەموو گلێ و گازندەیەکانیان لە حکمی ئیداری ئەم چەند ساڵی ڕابردوو ئەوان خاک و نیشتیمانیان لاپەسەندە